ئینشورانسی برایان گەرەتەوێت ئینشورانسێکی هەرزان و گونجاو بۆ سیارەکە دیانوانەکەت بکەیتەوە ئەوە هەرێستا پەیوەندی بکەن بە ئینشورانسی برایانەوە. سڵاو کاکزانە پیرۆزە ئەتوانی پیاسێکمان پێ بکەیت؟ پیاسەی چی؟ سیارەی تازەم کڕی و ناتوانم لێ بخۆم. بۆ کێشە چییە؟ بڕی ئینشۆرانسی نییە، زۆریش گرانە. من کۆمپانیایەکی باش دەناسم، هەر ئێستا پەیوەندی بکە بە شوناسی برایانەوە، ئەوەش کاردی بزنسەکەیانە. ئای دەستخۆش، خۆمانە کوردیشە. بەڵێ. هەر ئێستا پەیوەندیان پێوە دەکەم. زۆر سوپاس. خواحافیز. بازموونی چەندین ساڵەمان لەو بوارەدادەی سلمێنین کە دەتوانین باشترین پێشکەش بکەین. ئینشورانسی برایانەکەوە قسەکات بەڵێ فەرموو؟ ئێوە لە ڕێگەی دانانی زانیاریەکانتان لەو فۆرمەی کە لە وێبسایتەکەماندا هەیە یان ناردنی لە ڕێگەی ڤایبەر و واتسەپدا ئێمە نرخە گونجاوەکە دەدۆزینەوە بۆتان و دڵنیارتان دەکەینەوە کە هەر شتێکی ئێوە بۆ ئێمەی دەنێرن لە سیستەمی ئێمەدا پارێزراوە بێت. زۆر سوپاسی کۆمپانیا برایان دەکەم کە توانیان ئینشۆرانسێکی باش و هەرزانم بۆ بکەنەوە. ئێوەش پەیوەندی پێوە بکەن.